خەنەفتەیەکە دابەزینی بەهای دینار ڕاستێکی بێوێنەی تۆمار کردووە دۆلار بەرزەوە بووە و دینار داوەزیەوە بەراورد بە یەکتری تۆزێک شەڵەژانی لە نێو بازارە دروست کردووە. قسە لەسەرەوەکەین ئایا بەهای دینار تا کوێدا ئابەزێ، یعنی تا کوێ ئەڕوا؟ قسێک هەبوو تا 160,000 ئەڕوا یان زیاتریش. ئایا ئەمە ڕاستە لە ڕووی ئابوووریەوە ئەشێ بەهای دینار بگا بەو ئاستە، یاخۆت بابەتەکە بابەتێکی کاتیە و پێچێ لە چەند هەفتەی ئایندەیە چارەسەر بێ و بەهای دینار زۆرێک لە ئێستەخراری وەربگرێتەوە. ئەم بابەتە گفتووەکەین لەگەڵ بەڕێز ئارای برایم ڕۆژنامەنووسی یابووری. کاگەرە بەیانی باش، زۆر سپاس بەخێر بێ، سەرچاو. بەر لەوەی گفتووەکەمان دەست پێ بکەین، راپۆرتێک لەم بارەوە ئامادەیە، هەر خۆتان ئامادەتان کرد. زۆر باش، دەستان خۆش بێ بێکەوە راپۆرتەکە بینین و دوایی گفتوگۆکەین. بینەران بە ئەو راپۆرتە ببینین. چەند هەفتەیەک لەمەوبەر بازاڕەکانی عێراق دابەزینی بەهای دیناری بەرامبەر بە دۆلار بۆ ئاستێکی بێوێنە تۆمار کرد. هەرچەندە بەڕەسمی و لە بانکی ناوەندی عێراق بەهای 100 دۆلار بەرامبەر بە 146,000 دینارە، بەڵام ماوەی چەند ڕۆژێکە بەهای 100 دۆلار تا ئاستی 153,000 دینار ڕۆشتووە. بانکی ناوەندی عێراقیش دابەزینی بەهای دیناری بەرامبەر بە دۆلار بە ئاسایی ناوبردووە. لای خۆشەوە نووسنگەی محەممەد شیع سوودانی ڕایگەاندووە بەرزبوونەوەی نرخی ئاڵۆگۆڕی دراو بابەتێکی کاتیە و جەختی کردوێتەوە کە دۆخی دارایی عێراق لە باشترین ئاستیدایە. لە بەرامبەردا شرۆڤەکارانی ئابووری پرسیاریان لە پاساوەکانی بانکی ناوەندی عێراق کردووە و ئاماژەیان بە ئەگەری بەردەوامبوونی دابەزینی بەهای دینار کردووە کە ڕەنگە عێراق بخاتە قۆناغێکی نوێی هەڵاوسانەوە. دەشڵێن ئەوەی بە دزی سەدە ناسرا بوو لێکەوتەی کاریگەری هەبوو لەسەر جوڵەی نەختینەیە و حەواڵە و هۆکار بۆ دابەزینی ناڕەوای بەهای دینار بەرامبەر بە دۆلار. لای خۆشەوە عەلی عەلاق پارێزگاری پێشووی بانکی ناوەندی لە چاوپێکەوتنێکیدا هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی ئاڵۆگۆڕی دراو بۆ خراپی ڕووماڵکردن لە دابینکردنی پێداویستیەکانی بازاڕی ناوخۆیی نەگەڕاندوێتەوە، بەڵکو دەگەڕێتەوە بۆ بارودۆخی تەکنیکی کە بووە هۆی سەرلێشێواوی لە گەیشتنی حەواڵە بۆ شوێنی مەبەست. لیژنەی داراییش لە ئەنجومەنی نوێنەران ئاشکرای کردووە 4 بانک کە نزیکەی لە 140 فرۆشی زیادکردنی دراویان بەدەستهێنابوو بەدەرکراون لە زیادکردن ئاشکراکان. ڕەنگە ئەمەش بوو بێتە هۆی کەمی دراوی بیانی بۆ هەندێک لە بازرگانەکان کە پشتیان بەو بانکانە دەبەست. ئیحسان ئەلیاسیری ڕاوێژکاری بانکی ناوەندی عێراق ئاشکرای کردووە لەم دواییانەدا بانکی فیدراڵی ئەمریکا مەرجی توندی داناوە و بانکی ناوەندی عێراقی پابەند کردووە بە پیشاندانی لیستی ئەو دۆلارانەی کە فرۆشراون. ئەگەر هەر گومانێکیش هەبێت لە ناوێکی دیاریکراو یان ئامانجی کڕینی دۆلارەکە، پرۆسەی فرۆشتنەکە لە بانکی ناوەندی عێراق دەوەستێت. ئەوەش کاریگەری دەبێت لەسەر بڕی خستنەڕووی دۆلار بە کاش و حەواڵە. خۆشەویستان بەردەوامین. کاگەرە دینەر تایرە هاتووە، پێما بێسە لە بازارە 151 و یاریەکانی لەو نێوەندەیە تا 152 لەو نێوەندەیە بەرزە بێتەوە دابەزێ. بەهای دینار بۆ وای لێ هات؟ بەڵێ دیارە دوای پێکردانی حکوومەتەکەی سوودانی ئەمریکا لەسەر مۆزوعی فرۆشتن و خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە گومانێکی زۆری دروست کرد لەوەی کە ئەو دۆلارەی بە تایبەتی کە بۆ حەواڵە ئەڕات بۆ دەرەوە ئەچێ بۆ چەند وڵاتێک کە وڵاتانی نەیاری ئەمریکا سوودی گەورەی لێبینن. بۆیە ئەمریکا لە ڕێگەی گەنجینی ئەمریکا خۆیانەوە گفتوگۆکانیان دەست بکرد لەگە بانکی ناوەندی عێراق کە سنوورێکیان بۆ دانان، حەدێکیان بۆ دانان بۆ خستنەڕووی دۆلار کە ڕۆژانە چەند ملیۆن دۆلار بخاتە ڕوو. پێشتر ئێمە هەمومان ئەزانین کە بانکی ناوەندی عێراق ڕۆژانە 200 تا 250 ملیۆن دۆلاری خستە ڕوو، بەڵام ئێستا لە 140 بۆ 50 کەم کردوێتەوە. تەنانەت هەفتەی پێشوو ئەوەی کە دیقەتمان نا ڕۆژانە 132 ملیۆن دۆلاری خستۆتە ڕوو بە 5 ڕۆژ کە لە ڕۆژی یەکشەممە تا پێنجشەممە دۆلارە خاتە ڕوو. و
ئەمڕۆ کە یەکشەممەیە 120 میلیۆن دلاری خستۆتە ڕوو وە سەعات دەستجارێکە ڕایگەێنێتەوە کە چەندێک خاتە ڕوو بۆیە بە شێوەیەکی گشتی ئەمریکا بەجددی هاتوتە سەرخەل لەسەر مۆزوعە وە سزای کۆمەڵە بانکی ئەهلی یاوەکە بەشدار بوون لە کڕینی دۆلار لە ڕێگەی بانکی ناوەندی عێراقەوە و بانکی ناوەندی عێراقیش وابەستە کراوە بەوەی کە ناتوانێت ئەو مەبلەغەی کە گەنجینی ئەمریکا بۆی دیاری کردووە لەوە زیاتر بخاتە بازارەوە یعنی شتێک نییە بە تەنها لە دەسەڵاتی بانکی ناوەندی عێراقدا بێت کە ڕۆژانە چەند میلیۆن دلار بخاتە ڕوو ئێمە ئەزانین حکوومەتی عێراقی نەوتە فرۆشێ و ئەو نەوتەی کە ئیفرۆشێ پارەکەی بە دۆلارەوە و بەشێکی زۆری ئەم دۆلارە ئەچێتە ئەمریکا حقیقەتەن تەنانەت یەدەکی بانکی یەدەکی دراوی عێراقی کە سەرو 90 میلیۆن دلارە لەگەڵ ئەو ئاڵتومیلیاردی هەمووی ملیار دلارە هەمووی لە ئەمریکایە بۆیە ئەمریکا گومانی دروست کرد لەوەی کە بەشێک لەو بانک و سەیڕەفانەی کە دۆلار لە بانکی ناوەندی عێراقکردنەوە بۆ وڵاتانی سووریا لوبناان ئێران ئەم دۆلارانە ئەبن بۆ ئەوێ ئێستا گومانێکی زۆری دروست کرد لەسەر ئەوەی ئەو دۆلارێک کە بە حواڵە ئەڕوا چاودێریی وردی ئەکا ئەوەی کێتە ناو بازار عێراقی و ئاساییە ڕاست ئێمە ئەزانین کە ڕۆژانە بانکی ناوەندی دۆلارە خاتە ڕوو بەشێکی بە حواڵەیە بەشێکی بەکاشە بۆ نمونە گەر ئەمڕۆ وەربگرین 120 میلیۆن دلاری خستۆتە ڕوو با بڵێن 20 تاوەکو 30 میلیۆن دلاری بە شێوەی کاشە ئەوی تری بە حواڵەیە ئەو زیاتر گومانەکەی لە حواڵەکەیە بەڵام ئەوەی کاشەکەش کە ئەخرێتە ڕوو ئێمە بە نسبەت هەرێمی کوردستانەوە باوەری بگرین لە عێراق 18 محافەزەمان هەیە هەموو محافەزەیەک دوکان و با بڵێن بازاری سەیڕەف و ئاڵوگۆڕی دراویتیایە ئەو دۆلارێکێت بۆ هەرێمی کوردستانیش ڕەنگە ڕۆژانە 3 تا 7 تاوەکو زۆر 10 میلیۆن دلار بێتە هەرێمی کوردستانەوە و بە شێوەیەکی گشتیش خواز لەسەر دۆلار زۆر زۆرە ئێمە باسمان کرد پێشتر 200 تا 250 میلیۆن دلاری ئەخستە ڕوو ڕۆژانە بەڵام ئێستا کەمی کردوتەوە بۆ نیوە یعنی 125 میلیۆن دلار تا 135 میلیۆن دلار ڕۆژانە ئاخاتە ڕوو بۆیە ئەمە ترسێکی دروست کردو لای کۆمەڵی خەڵک بە شێوەیەکی گشتی کە پێیان وایە بەهای دینار زیاتردا ئاوازێ بۆیە بانکی ناوەندیمان بەس واکە و نقطەیەکی کەشی حەزەکەم ئەوش باسکەم ئێمە ئەزانین لە ماوەی ڕابردوودا نرخی نەوت 100 دلاری تێپەڕان بەڵام جارێکە دووبارە داوەزیوەتەوە داهاتی عێراق زۆری لە ڕێگەی نەوتەوەیە ئێستا نرخی نەوت لە دەوری 79 بۆ 80 دلار نەوتی برێنت باشە بۆیە بانکی ناوەندی نایەوێت عێراق تووشی با بڵێن شڵەژانێکی دیکەی ئابووری بکات بە بۆنەی ئەوەی کە بەهای دینار زیاتر دابەزێنێ بەرامبەر بە دۆلار نقطەی کەش هەیە کە حەزەکەم ئەوەش گرنگە کە باسیگەین ئەوش ئەوەیە بانکی ناوەندی 1 دلار بە 1460 دینارە فرۆشێ واتە 100 دلار بە 146,000 دینارە فرۆشێ کە دەیدا بە کۆمپانیاکان ئەڵێ فەرمونون ئێوەش بڕۆن بیفرۆشن بە 147,000 دینار بەڵام بۆ نمونە ئارە ئەو کۆمپانیایی هەیە کە چووە دۆلارەکەی کڕیوە لە بانکی ناوەندی عێراق باشە کە ئەیدا بە کەسێکی تر ڕەنگە ئەو کەسەش هەر شەریکی خۆی بێ یان خەڵکی خۆیان بن تێگەی بەشێک لە دۆلارەکە ئەگەرنەوە ئەو ڕۆژە هەمووی ناخەنە بازار بۆی ئەمەش تەسیری هەبووە کە دۆلار ئەگاتە دەستی دووەم و سێم و چوارەم بەم شێوەیە کە ئێستا ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستانە بە 100 دلار بە 151,250 دینارە و ئێستا بۆ نمونە من بچم 100 دلار لە بازاری دۆلارەکە بکڕم بە 151,750 دینارە واتە 500 دیناری خرێسەر بەڵام ئەگەمە دۆلار بفرۆشم ئێستا خۆم بیفرۆشم بە 150 و 250 لێم وەرەگرت ئەو دەفتەرانە و هەندێکی بفرۆش ئێستا بەرزەکە کاگارەکەواتە بابەتەکە کاتیە بە پێم لێکدانەوەی تۆ بێ گرفتەکە قەیرانێکی قوڵی ئابووری عێراق نییە یعنی تا بترسین بڵین بۆی هەیە دۆلار زیاتر باکی بەرز بێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی بابەتەکە بابەتێکی تا ڕادەیەک سیاسیە ئەوەندەی کە بابەتێکی قەیرانێکی قوڵی دارایی بێ حقیقەتەن ئەوەیە کە ئەمریکا چاودێریکی تەواوی خستنەڕووی دۆلارەکە مۆزوعی دۆلار شتێکی هەروە ئاسان نییە عێراق بە شێوێکی سانایی بێت هەموو ڕۆژێ ئەو دۆلارەی کە لە فرۆشتنی نەوت دەستی ئەەکەوێ هەمووی بخاتە بازارەوە و بۆ وڵاتانەش بڕوا لە عێراقەوە یعنی عێراق بۆتە بە منبعی ڕۆشتنی دۆلار لە بەغدا لە شارەکانی تر ئەوەی کە بە کاشە خرێتە ڕوو بەشێکی بە قاچاق ئەڕوات بۆ وڵاتانی دراوسێ ئەوەشی بە حواڵە ئەڕوا
لە ڕێگی کۆمپانیاکانەوە بە هەمان شێوە بۆیە ترسی ئەمریکا لەوەیە کە ئەم دۆلارە دەست وڵاتانی نێران نەکەوێت. ئێستا بانکی ناوەندی ڕێوشوێنەکانی تون کردوێتەوە و چاوەڕوانیش ئەکرێ کاتی بێت، بەڵام ڕەنگە خستنە ڕووی دۆلار بۆ نمونە ئەمڕۆ کاتژمێر دەکە ڕائەگەیەنەیە ئەگەر خستنە ڕووی دۆلار هەر بە هەمان ڕۆژەکانی پێشوو بێت تا 2 هەفتەی تر من پێم وایە 100 دلار لە 450,000 دینار و مامەڵی پێ ناکرێت. یعنی هەر بەم نرخی ئێستا ئەمێنێتەوە تا ئەو کاتەی خستنە ڕووی دۆلار ئەگاتەوە 180 میلیۆن دلار 200 میلیۆن دلاری ڕۆژانە. تەسەوور وایە کێ بێ؟ ئەمە ئەو ڕێوشوێنانەی ئەمریکا لەگەڵ بانکی ناوەندی بۆ مۆزوعی خستنە ڕووی دۆلار تەواو بێ، هەموو ئەو بانک و سەیرەفانە دوورەخەنەوە کە گومانیان لێتی ئەم دۆلارە لە عێراقا نامێنێ کەی ئەوانە چێکرایەوە ڕێوشوێنەکان هەمووی چارەسەر کرا ئەو کاتە ئەکرێ خستنە ڕووی دۆلار زیاتر بێ و متمانیان بۆ دروست بێ بۆ بانک و کۆمپانیانەی کە دۆلار لە بانکی ناوەندی وەرەگرن. دەست خۆش بێ بەڕاستی من پرسیارم ماوە بە زاوکاران مەڵەن کاگەرە یەک پرسیار ئەگەر یەک مۆزوعی کە هەبوو ئەویشەوەی کە پەرلەمانی عێراق بەڵێ لە مەسلەی گفتوگۆکردنی بودجیا بەشێک لە پەرلەمانتار حەزەکەم ئەوە بابڵین بڵونکەینەوە بەشێک لە پەرلەمانتارانی عێراق باز لەواکەن کە ئێمە دەنگ بە بودجەی عێراق ناین کە بودجەی پرۆژە بودجەی 2023 تا ئەو کاتەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار دانەبەست. طبعا بانکی ناوەندی ئەمەی چەند جار دووبات کردوێتەوە بۆی خەڵک ئەمەی بەلاوە بابڵێن ڕوون بێ ئەویش ئەوەیە کە مۆزوعی دابەزاندنی بەهای دینار بەدەست پەرلەمانی عێراق نییە، بەدەست بانکی نەختی نێودەوڵەتیە، بەدەست ئەمریکایە، بەدەست بانکی ناوەندی عێراقە، واتە شتێکە لە دەسەڵاتی پەرلەمانی عێراقا نییە ئیلان مەگەر هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە پێکێنەری حکوومەتەکەی سوودانین باشە بە گشتی داوا بکەن بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزێنرێ ئەو کاتەش قەرارێکی سیاسی گەورەی پێویستە کە ئەستەمەل ئێستا ئەمە دروست بێ و لە حاڵەتێکیشە ئەگەر ئەمەش بکرێت 100 دلار لە 140,000 دینار کەمتر نابێتەوە و بانکی ناوەندی ئەوەی ڕاگەیاندووە کە بە هیچ شێوێک بەهای دینار بەرامبەر بە دۆلار دانابەزێنێ تا کۆتایی ساڵی 2025 چونکە هێشتا دۆخی دارایی عێراق نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە لە بەرەویستن وەکو باسم کرد نرخی نەوت جێگیر نییە و ئەم پشت ڕاستەوخۆ پشت بە داهاتی نەوتە بەستێکە لە سایانەوەی با بڵین داهاتەکەی لە سەرچاوی نەوتەوەیە بۆیە بە هیچ شێوەیەک ئامادە نیە بەهای دینا بەرامبەر بە دۆلار دابەزێنێ تا دۆخی دارایی عێراق ئیستیقرارە بێ تا ئەو کاتەی نرخی نەوت لەسەر و 100 دلارەوە بێ ئەو کاتە ئەگەرێکەیە 100 دلار بکرێ بە 140,000 بەڵام بەم زوانە ناکرێ ئەکەوێتە کۆتایی ساڵی 2025 واتە ئەتوانین بڵین تا 3 ساڵی تر بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەم شێوەیە کە بانکی ناوەندی ئەعلانی کردووە 100 دلار بە 146,000 دینار. کەواتە بینەرانی بەڕێز حەق و حسابی خۆتان بکەن تۆزێ ورد بنەوە بەهای دینار و دۆلار بەم شێوەیە ئەمێنێتەوە ڕەنگە وەک کاگاراوەتی لە ماوەی ئایندەیە ڕەنگە 5,000 بێتەوە 148 و ئەوش ئەگەر لایەنە سیاسەکانی عێراق پێکێنەری حکوومەتەکەی سوودانی بۆی پەیامەکە ڕوون بگا قەرارێکی سیاسی جددی بۆ دروست ببێ لەوەی کە زۆرینەی پەرلەمانتارانی عێراق زەخل لە لایەنە سیاسەکانی خۆیان بکەن 100 دلار بەهاکەی بەرامبەر بە دینار دابەزێنن واتە بەهای دینار بەرزکەنەوە 100 دلار بێ بە 140,000 لەوە زیاتر بانکی ناوەندی بە هیچ شوێک ئامادە نییە 1,000 دیناری کەم بکات. کەواتە حەق و حسابی خۆتان بەو شێوێ بکەن کاگەرە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بەڕاستی من پرسیارم مابوو بەڵام بۆ دەرفەتێکی تر سپاس بۆ ڕوونکردنەوەکان.